numerical differentiation یان داتاشین بەپێی differentiation یان داتاشینی نومریکاڵی. لێرە حەوڵە دەین باسێکی ئەوە بکەین کە بزانێکین چۆن نتوانین داتاشراوەی فانکشنێک بەپێی نومریکال بدۆزینەوە. ئەنی کۆمەڵە داتات هەیە تۆ x و y ئەتوێ بزانین داتاشراوەکان چنێکەکە، یعنی تر dy بە dx بێ d2y بە dx2 بێ و ئان بۆ هەمووی ئەوەکانی تریشە. ئێوە پێشتر هەنێ مێتۆدمان خوێندووە بۆ ئینتەرپۆلیشن جیاوازی نێوان داتاکان حەسێ بەکەن و خشتێ حەسێ بەکەن کە جیاوازی نێوان داتاکانە. ئەگەر ئێوە مەتماتیکی سەرەتاییەوە ئاسانن کە داتاشین بریتە لە چی؟ بریتە لە لیمیتی جیاوازی بچووکی نێوان وایەکان دابەشی جیاوازی بچووکی نێوان ئەکسەکان کاتێک ئەو جیاوازی نێوان ئەکسەکان ڕۆبەرەوە سفر. ئەو پیاان تاریفی دێتاشینە، ینی تاریفی داتاشینە، تاریفی دەریوەتی بەوەیە. جا ئێمە هەمووانەمان حەسێب کرد پێشتریانی بڵێنەوە جیاوازی نێوان داتاکان و خشتەیەکمان دۆزیەوە و ئێستەکانی ئەو مێتۆدانی کە لە ئینتەرپۆلیشنە بەکارمان هێنا بوو لێرە جارێکیکە بە کەلکمان دێتەوە. بۆ نمونە نیوتن فۆروارد دیفرنس فۆرمولای وازانەمە بوو وایە کە x یەکسان بوو بە x0 پلاس UH کە x0 یەکەم ژمارەتە، تو کۆمەڵە داتاوەیە x0 یەکەم ژمارەتە y0 وای یەکەم ژمارەتە بەو شێوازە. ئێستا ئەگەر ئێمە ئەمە دابتاشین کاتێک چیە؟ کاتێک dy بە dx، بەڵام ئەمە لێرە تۆ فانکشنێکە لە u، ئەم uوە خۆی فانکشنێکە لە x کەوا بووە کاتە dy بە dx کاتە dy بە du کەڕەتی du بە dx، یعنی بڵێن پارشیال دریوێتیڤە بەو شێوازە. ئۆکێ کاتە یەک لەسەر h، یعنی ئەمەی کە du بە dx هات باشەکە du بە dx لێرە چۆن ئەکاتە چی؟ چونکە u بدۆزەوە ئەکاتە x ماینەس x0 دابەشی h کەوا بوو du بە dx ئەکاتە یەک لەسەر h. داداشراوەیەک زیرۆ کاتە سفر کۆنستانتە، du بە dx ئەکاتە یەک لەسەر h. داتاشراوەی y0 بە پێی u چکە کۆنستانتە کاتە سفر، داتاشراوەی ئەم فانکشنە بە پێی u ئەمەیانە کاتە یەک دەوتە y0 ئەمێنێتەوە. داتاشراوەی u بە u ماینەس یەک کاتەمە کاتە u توانی 2 ماینەس 1 کە کاتە ماینەس u وڵێ کاتە 2u ماینەس یەک دابەشی 2. ئەمەش داتاشراوەی ئەمەیانە و داتاشراوەی تێرمەکانی تریش بەو شێوازە ئەکرێ حەسیە بکەین. ئەمەیان هەست سێ کاتە بش ینی بڵێن توانی سەیەکە سەرەوە داتاشیە کاتە ئەمەی کە لە لێرای بینیوە بۆ هەموو تێرمەکانی تر. کاتێکە ئەکسی تۆ یەکسانکەی بە x0 باشە ئەو کاتی u ئەکاتە سفر وانە، یعنی ئێمەمان داتاشراوی مەسەلەن لە x0 بزانین چەندێک داتاشراوی دوای بەدی لە x0 ئەکاتە یەک لەسەر h دێتا y0 ئەوان چکە یۆکان هەموو ئەکاتە سفر ئەکاتە ئەمەی کە لێرە ئەیبینن و بەم شێوازە ئێمە فۆرمولێکمان بۆ داتاشراوە دۆزیەوە دیوای بەدیەی کەس لە x یەکسانە بە x0 بەپێی فۆرمولی نیوتن فۆروارد. دوو جار داتاشێن، یعنی جارێکی کەمە دابتەشەوە وانە جارێکی کەمە بەپێی دابتاشەوە. طبعا ئەمەیانە کاتە سفر وانە ئەگەر ئەمە بینە ئێرە لێرە ئانی جارێکی کەمە دابتاشینەوە یەک لەسەر ئچەکە کۆنستانتە یەک لەسەر چەکە بەس داتاشراوی ئەمە کاتە سفر ئەمە تریانە کاتە یەکەوە کات دەوتای زیرۆ هەروە ترمە تێرەوە بە پێی u دایبتاشیتەوە و لە کۆتاییە تۆ ئەمە تەبێت کە لێرە لە x یەکسان بە x0 کاتە ئێستا بین بەڵێت بەگەر نیوتن بە گوارد بەکاربێنین ئەمە کات باشە ببێنی بە خاڵەکەتەوە هەیە کە تۆ ئەتەوێت لە کووادات داەوەی چدا دەبێت ئەگەر لە سەرتا بوو نیوتن فۆروارد بەکارێنی، ئەگەر لە ئەخیرا بوو نیوتن بە گوارد بەکارێنی، بەڵام ئەگەر لە وەسەتا بوو نیوتن سترلینگ فۆرمولا بەکارێنی. هەڵبەت ئێمە فۆرمولی تر چۆن بۆ داتاشین هەیە ئەوە کاتی خۆی کاتێکچین سەر دیفرانشیال ئیکوێشن لەویا ئەو بەکارهێنین. بازارە تەرکیزی من لێرە لەسەر ئەم ئەنانەیە کە پێشتر ئیشمان لەسەر کردووە شتەیەکی خۆشە.
ئێستا بێن تماشاکەن کۆمەڵە داتامان هەیە ئەمە x و y بەم شێوازە کە لێرای بینن ئەمانەوێت dy بە dx d2y بە dx2 سەرەتا بۆ x یەکسان بە یەک لەسەر بۆ 1.2 بیدۆزینەوە باش سەرتا بێ خشتەکە دروستکەین ئەم خشتە دروست کراوە تماشاکەن ئۆکەی جیاوازی نێوان ئەو دوانە جیاوازی ئەوە تا دلتا دلتا 2 دلتا 3 دلتا 4 دلتا 5 دلتا 6 تا 6 دانێ تا تای راتو dy بە dx لە x یەکسانە بە x0 کە x0 کەمان 1.2 ئۆکەی ئەکاتە دلتا y0 و ئەوانە بێدابێن دلتا y ئان تماشاکەن ئالێرەوەدی ئەها لێرەوەدی دلتا y0 ئەمەیە ئایا دلتا y0 ئەفو ئەمەیە ئەها وایە دلتا y0 کاتە ئەمە ئەو کات دوای ئەوە دلتا 2 کاتە ئەمە فۆرواردەیتر خشتەکە تۆزە لارەوە بووە سیەکەم سێم دانێنە کاتە ئەمە چوارەمە کاتە ئەمە پێنجەمە کاتە ئەمە تا ئاوەسەر ئەم خەتەتی ئەسەر ئەمە ئەم خەتەتی هەمویان دانی ئەو لە کۆتەیە ئەوە نەتیجەکەمان بۆ داتاشراوەی دووەم ئەو فۆرمولەکەیەتی کە پێشتر باسمان کرد بە داتاشراوەی دووەم ینی لە دووەمەوەی دەست پێکەی وانە دلتا 2y0 دلتا 2y0 لە دووەمەوە کە دەست پێ بکەی تماشاکە 0.1627 باشە دوای ئەوە 0.036 0.08 و 0.0 ئەوش خەتەکەیتی لە دووەمەوە دەست پێەکەی بۆ ئەویان لێرەوە دەست پێەکەی بۆ داتاشراوی یەکەم و داشتم لە دوم دەست بوو سێهەم تەبان لە سێهەمەوە دەست پێەکەی و ئلاخە تەوانە فۆرمولەکەشی فەرخەکە فۆرمولەکە شێوازێکی ترەبێت بەڵای من زیاتر لەمەمان ناوێ گرنگوێ لەگەڵ مێتۆدی کارەکە ئاشنا بن کاتێک گوتۆمانە بە پرۆگرامە نووسی پێویست ناکەونە مەسەلەن نیگەرانی ئەوبی کە چۆن حیساباتەکە گەردوی کۆمپیوتەرەکە خۆیکە هەرمێرای ئەمە نیگەرانی ئەوێن چەنێ کاتە بۆ حەلی پرۆبلەمە ئەوەیە کە dy بە dx و d2y بە dx مان بەسە ئێستا بین بۆ حاڵەتێکی کە بۆ x 2.2 ئەمەتە داتاشراوەکەی لە x یەکسانی بە 2.2 ئەمجا تۆ فۆروارد ئاقلانی بەکاربێنی بە گوارد بەکاربێنی لە ئاخیرەوەیە وایە dy بە dx فۆرمۆلەکەی ئەمەیە وەکەی داێنین ئاوتە سەر و خەتەیە ئەوە دێلتا وایەکەتە ئەوە دێلتاکەتە ئەوە دێلتا تووەکەتە ئەوە دێلتا بەزەرم یاریم کردووە ئەوە ڕێکەوە بەرەو سەرەوە لەسەر ئەو خەتە هەمویان داێنین لێرە داێنینی تر و ئەکاتە نەتیجەکەی کاتە ئەوە دووجاکەی لە دووەمەوە دەست پێکاتە بە دووجاکەشی لە دووەمەوە دەست پێکە هەر بۆ شێوازارڕوا بەرەو سەرەوە لێرەوە دەست پێکە یەکەم لێرەوە دەست پێکە دوم لێرەوە دەست پێکە و بەرەو دواوە ڕۆیتەوە تا هەڵسەر بەڵام لە فۆرمولێکی جیاوازترە ینی بۆ دیوای بە دیکسەکە لێرەوە دەست پێکە دی بۆ ئێرە بۆ دیتوواکە لێرەوە دەست پێکە لە دووەمدانەوە دەست پێکە ینی بۆکانی تەبا بۆ فۆرمولەکەش واڵێ بەس تەبا کۆنستانتی پێژمارەکان لەگەڵەکە جیاواز وەنە نەتیجە کۆتاییەکەشیەوە بۆ دەشاوی دووەمەوە ئێستا بۆ خاڵێکی تر بۆ خاڵی x یەکسان بێ بە چەند x یەکسان بێ بە 1.6 بۆ دوو هەر جارێ ئەمانتریان بۆ x یەکسان بێ بە دوو بۆ x یەکسان بێ بە دوو تەنها ئەوەیە کە تۆ لێرەوە دەست پێەکەی تر x یەکسان بێ بە دوو هەرامەیە بەس لێرەوە دەست پێەکەی ئەوەیتە سەرەوە بەسەرم خەتی ترا
سەرم خەتەی تراوە دیوای بە دیەک سەدۆزیتەوە هەر هەماشتە بۆ x یەکسان بە 2 سەر و خەتە 1 پوینت جلتاوایەکە 1.3395 جاتەوە لێرۆ دەسێ لێرۆ دەستپێکی بەسەر ئەم خەتاڕوای بەکوات دەوەتا ئێستا بزانێکین لە خاڵێکی ترە ینی مەسەنەن بۆ 1.6 1.6ەکەوێتەوە سەد ئەمجارە فۆرمولانێکە تا ئێستا بەکارمانێناوە سوودمەندی کەتا مۆسەتە لێرە بیدۆزینەوە لێرە بیدۆزینەوە هەوڵم نەژەکە لە هەمومانە ئێچێکسانە بە ئۆ دوو بریتە لە جیاوازی نێوانەوەنە 1.2 کاتەمە ئۆ.2 ئەمەی تر بۆ خاڵی وەسەد ئسترلین بەکارێنین ئسترلین فۆرمولەکەی ئەمە بوو دیوای بە دیئکس ئەکاتە ئامە یەک لەسەر h دلتا وای ماینەس 1 دلتا وای زر داوەشی 2 دلتا سێ وای ماینەس 2 هات پشاکە ئەملا بەملا ینی ئەم ماینەس 1 سفر ئەم ماینەس 2 ماینەس 1 ئەم ماینەس 3 ماینەس 2 تاوان کۆنستانتەکانیانە گۆڕێمەیان ماینەس 1 پوینت لە شاشە ئەمەش 1 پوینت لەسەر سی بووە واگانی تر کارەکەمان قرسەکە ئەگەدای من خۆ ئەزانم لەو خشتەی فۆروارد و ئەمانە حتا بەولاترەوە بڕۆی کاریگەری کەمترە چونکە ژمارەکەم ئەوە لێک دەرەکەن بچووکە بنەوە ئەوەیە کە چەند تێرمێکەڵگەی بەسە سیانەمانەوە بەس ئێستا بین ژمارەکانی دابنین هەت ماشاکەن دلتا وای ماینەس 1 دلتا وای 0 زای دلتا وای 0 سەیری بینەوە سەر خشتەکە یعنی لە بۆ ڕستەی یەکەمیان ئەو دوانە ئەمە دلتا وای 0 دلتا وای ماینەس 1 یعنی یەک دانە بەگە ئەمە دلتا وای 0ە ئەوە دلتا وای ماینەس 1 ئەم دەمدانیان بەجێ هێڵی دیتە سەر ئەمەتر ئەوە دلتا وای 0 ئەوە دلتا وای ماینەس 2 دلتا وای ماینەس 1 یەک دانە دێتە دواترەوە هەروە ئەمەتریش ئەم دوانی ترە ئەم شێوەزار دوان دوو دانانووسی ئەم دوانانووسی ئەمە و ئەمە کۆکەیتەوە کەڕەتی کۆنستانتەکە یەکەی ئامان بەجێ یاڵی ئەم جادێنی ئەم دوانەی تر ئەمە بەجێ یاڵی ئەم جادێری ئەم دوانەی تر تاوان لێرە یەک دانەیە ئیسیفادی نییە تەوا ینی سێ ڕستاکە ئاوات زۆر هات بکارمەوە بۆ سەری کۆیەکەینەوە دابەشی دوو ئەمە کەرەتی شەش عفۆن مشتمێک لەسەر دوو بۆ بیکەن بە شەش ئەمەشیان یەک لەسەر سی و نەتیجەی کۆتەیەەکە تاوی کلویە داتاشراوەکەیەتی داتاشراوی دووەمەکەی فۆرمولەکەی فەرقەکە هاتە دەردا داداشراوی دووەمە تۆ تەنها دێنی دەنیت کامانەدانی ئەو خاڵانەدانی دوودانەی یەکەم بەجێیاڵی ئەوەیانە ڕستەی دوایی ئەم دوانە بەجێیاڵی ئەوەیانە ڕستەی کۆتایی ئەو دوانە بەجێیاڵی ئەوەیانە یعنی ئەو خاڵە تاکەکان کە بەجێمە ئەمە پێکۆ بۆ کۆکنەوەی داتاشینەکە داتاشراوەکەم دوانە کۆ کردەوە دابەشی دووتەکرد و ئەمەد بەجێ چاچە سەر ئەم دوو ڕستەی تر ئەمە و ئەمە بە سوود جاری کرد بەس لێرەیە ئەو خاڵانەکە بەجێ هێشتووە ئەوانە کۆکەی ئەخێتەنەوە فۆرمولەکەەوە ئەمە y minus 1 y minus 2 y minus 3 ئەو minus 1 و minus 2 minus 3 ئەمە نسبیە ینی مەسەلەن تۆ خاڵەکە خۆ گرتووە سفر ئەوانەی بەرەو سەرەوەن minus 1 ئەوانەی بەرەو خوارەوەن زای دەنیتر هەتا بگەیتە بەگەرە بە دووەوە minus 1 minus 2 minus 3 هەتا بیتە خوارەوە کەتە 1 2 3 4 ئۆکەی ئێستا ئەمە تقریبان پێمان بە تێگەیشتن مۆزۆکە چییە مۆزۆکەشی سادەیە ئێستا بینە سەر ماکزیتەنەوە کۆمەڵە داتایە تۆ ماکزیمۆم و مینیمۆم دۆزیتەوە ئێمە زانین لە فیزیک دۆزینەوەی ماکزیمۆم و مینیمۆزی فانکشنە زۆر مهمە چونکە خاڵی گرنگی جوڵەیەک پیشانەداگە تۆ مەسەڵام بڵێن هینەکەت میکانیک
يعني ئەگە بزانێکین f پرایمی x لەکوێ کاتە سفر ئەو بیدۆزینەوە ئەوە خاڵی ماکسیموم مینیمۆمەکەیە. نیوتۆن فۆرواردەکە ئەمەیە فەرقەکەی وای لە جیاتی یوکەی پێش و پیدانراوە ئۆکەی x یەکسانە بە 1 پلاس ph باشە پێشتر u دانراوە ئێستا p دانراوە هیچ فەرقی نییە. ئێستا dy بە dp دابتاشە چونکەوانێکی کۆنستانتن وای و دلتاوای زیرۆوانە کۆنستانتن بە x یەکسانە بە 1 پلاس ph dy بە dp ئەمەیان ئەکاتە سفر ئەویان ئەکاتە دلتاوای زیرۆ ئەمە کاتە 2 پای ماینەس 1 دابەشی 2 ئەمەش کە دایپتاشیە کاتە 3 p2 دوو کاتە p توانی 3 ماینەس p2 ماینەس 3p 2 پلاس 2p شتێکی واکە کەەوە بۆ کاتە 3p2 ماینەس 3p پلاس 2 دابەشی 6 دەوتا 3 وای زیرۆ ئەمە بۆ بزانی لەکوێ ئەوە وایە کاتە سفر لە ماکسیمۆم و مینیمۆم ئەوانیە کەەوە بۆ دیوای بە دیپەیە کاتە سفر ئەنی ئەمە سەکانێکی دێتە ئەمە ئەتکانە مەتوانین بە هاوکێشیەکی پلە دوو بینوسین پلە 3 و پلە 4 و پلە 5وانە لێرە وازلی هێنی بۆچی وازلێن جوە کارەکەمان ئاڵۆزەکەت ئێمە هاوکێشی دەرەجە دووە توانی باسانی حەلکەین بەس 3 و 4 و 5وانە ئاسان نیە تۆزە ناخۆش حەلکردنیان بەس دووەکە و بەسمانە ئۆکەی ئێستاکانە دیوای بە دیپی ئەمانە ئەتوانی بە شێوەی پۆلۆنۆمیاڵێکیاوە بینوسین يعني درجة دو C0 plus C1P plus C2P2 باشا سكا C0 أمايا فاني خوتو صديقي تو بنيرك واك C0 واكا C1 واكا C2 شوا اوكي يسبو بمثالك X 1.2 1.3 1.4 1.5 1.6 وايش أمانيا اوكي هسه كاني بزاني چين ماکسیمۆمەکەی ئەم فانکشنی کوێە ئەنی لەکوێ لە چی ئەکسێکە وای ماکسیمۆم یان مینیمۆمە طبعا خشتەکە دروستەکەین و دوانە یەکەمەکەینەوە ئەو دوانە یەکەمەکەینەوە ئەو دوانە یەکەمەکەینەوە ئەو دوانە یەکەمەکەینەوە دارم دوانە یەکەمەکەینەوە ئەم دوانە یەکەمەکەینەوە ئەم دوانە یەکەمەکەینەوە ئەو ئیشەوە بە تایراڕووی ئەمانیان واز لێهێن هەم ژمارەکان بچووکە بێتەوە هەم بە توانی 34 شەکە هێندێتە بچووکە بێتەوە وەوە ئەمە زۆر مهم نییە لە تا دووەڕۆی ئۆکەی کەەوە بوو فۆرمولەکە بەکارهێنین دیوای بە دیP ئەمە ئەم فۆرمول دیوای بە دیP تایرە یەکسان بە سفر ئەکاتە دلتا وای 0 پلس 2 پای ماینەس 1 دابەشی 2 دلتا 2 وای 0 ئۆکەی ئەوەت ڕستەکانی تر واز لێهێنی بەڵام پی خۆی ئەمە بێ پیەکە بدۆزینەوە کێشەوانە ئەمە یەکسان کە بەس بەجاتی دلتا وای 0 چی دانین 0.6 لە جیاتی دلتا 2 وای 0 چی دانین ماینس 0.097 ئەمە یەکسان کە بە سفر 2 پای ماینەس 1 یەکسانە بە 2 کەڕەتی 0.016 0.097 لەرەوە پێ دۆزێتەوە یەکسانە بە 3.8 پیمان دۆزیەوە یەکسە دۆزینەوە چکە یەکسانە بە چی یەکسانە بە 1 پلاس ph 0ەکە چەندەکە 1.2 پیەکەت 3.8 کەڕەتی ئەچەکەت ئەکاتە 0.2 نا 0.1 1.2 1.3 1.4 0.1 ڕۆشتووە کارەتی 0.1 و نەتیجەکەی کاتە 1.58 کەەوە بوو خاڵی ماگزیمۆمەکەیتەوە کەوێتە ئێرە کەوێتە بینی 1.5 و 1.6 خاڵی ماگزیمۆمەکەت ئەوەیە ئەی ئەمە ئەکسەکەت دۆزیەوە ڕێک ئەی وایەکەی کاتە چەند لێرا بێ وایەکی بە بەگوار بدۆزیتەوە ئاسانە کە تۆ دێلتاکانت هەیە وایەکەی بە ئاسانی توانی بە بەگوار بدۆزیتەوە کە خۆ دەتوانی و کارە بکەیت و بە بەکار وایەکە بدۆزەوە خشتەکەیشم بۆ کێشاوی و بە ئاسانی حەل بێت لەم چاپتەرە دوودانە پرۆبلێم بۆ داناون لە لاپەڕەی 247 لە کتێبەکە بەڵێن ئێگزەرسایزی 6.4 و 6.8 حەلەکەن و بۆمی هەنیارن بە ئیمەیل ئەتر لە ئیمشەوە ئەتر ئێمە هین وەر ناکرین یعنی هێنی فیتینگ وەر ناگرین و ئەوەی وەرەگیرێ ینی ئەم ئەنتیگرالە و
انتجرال وديفرنشيال كدوايش انتجرال شرينوا أمدو حفته فقط يعني أمدو دانا هنا ولا أمدو دانا درسنا أمدو موضوع